دو ئەو هەیکەلی سولەیمان چییە کە یەهود زۆر باسیەکە؟ طبعا هەیکەلی سولەیمان لەلای یەهود بریتە لە ماڵێک کە سولەیمان عەلەیه السەلام پێغەمبەر لە شاری قودس دروستی کردووە کە ئەکەوێتە قوبەت الصەخرەی ئێستەی موسڵمانان. باشە، ئەم هەیکەلە سولەیمان دروستی کردووە لای ئەوان، و لای ئەوان پیرۆزە وەکو چۆن کەعبە پیرۆزە. لای ئەوان هەیکەلی سولەیمان پیرۆزە وەکو چۆن کەعبە پیرۆزە. بۆ ئەڵێن ئەم هەیکەلە تابوتەکەی کە بۆ تالوت هات و پاشماوەی موسا و هاڕون و بەشێک لە عەهدی قەدیمی تایە، یاخود لە سفری با بڵێن تەکوینی تایە، ئەوەتانێ لەناو ئەو هەیکەلەیە و خاتەمەکەی سولەیمان و مستیلەکەشی لەوەیە. و ئەڵێن ئەم هەیکەلە ئەبێ دروست کرێتەوە، بنیاد بنێنرێتەوە، بدۆزرێتەوە. بۆیە سەیرەکەی لە ژێر زەویەوە بە ژێر قوبەت الصەخرە لەناو مەسجید الأقسا ڕۆشتون بەرەوە مەنتیقەیە، و ڕۆژێک دێ ئەیڕوخێنن و ئەوانە بێ قودسیشیان بە زۆر لێسەنرێ، بەخۆشی نایدەنەوە، چونکە ئەوان وەکو چۆن ئێمە مەکە و مەدینە لامان پیرۆزە و بە قیبلەی خۆمان ێزانین، ئەوانیش هەیکەلی سولەیمان لەلایەن پیرۆزە و بە قیبلەی خۆیان ێزانن. ئەو دیواری کە لە قودسە گوایەوە بەشێک لە هەیکەل و هەیکەلیش لە ناوەوەیە و سولەیمان دروستی کردو، ئەبێ بکەوێتەوە دەستیان و دروستیکەنەوە، بنیاتی بنێنەوە و هەرچی میلەتانی سەر زەویە ملکەت و سەرشۆڕیکەن بۆ خۆیان. ئەوە نبوەتی با بڵێن ئەشعیاء کە باسیەکەن و کە نەتەنیاهو ئەڵێ منم ئەوەکەم، منم ئەو هەڵەسم بۆ کارم. کەواتە زانیمان ئەشعیاء کێیە، کەی ژیاوە و سیفرەکەی و کتابەکەی کامەیە، و زانیمان کە هەیکەلی سولەیمان چییە، و زانیمان مەسەلەی سەبی بابلیش چییە.